الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سورة الفيل وكلا القيرا بردوش لخزمتي دابوين كاتكوا خوي جور باس لو رودا كاتن كلو صالي لدواتر بيغمر صلى الله عليه وسلم لدايك دبي كاتكوا أبرهي حبشي بخو بزيشيك كوافيلي لقلدا ديتن بمبستي تيقداني كعبي بيروس ئیتر خوای گەورە فرمێ ئایا نەتبینی خوای گەورە چی بەسەر ئەو جێشەی هینە پەروەردگارت کاتێکەوە ئەوان دەهاتن خوای گەورە سوبحانەهو وتەعالا پیلانەکەی لێ تێکدان و نەگەیشتەمە بەست بە چی شێوەیەک تێکی شکاندن و ئەرسەلە عەلەیهیم تەیڕەن ئەبابیل واتە بە باڵندەیەکەوە پۆل لە دوای یەک پۆل لە دوای پۆل دەهاتنە سەریان تەرمیهم بحیجارة من سجیل أو باڵندانە تەرمیهم بصيغة مضارع شاتية لاستحضار الحالة أي ما نمان بيني بلان خوای گەورە بصيغة مضارع كوا بينتە پێش چاومان وەکەنەوە لە پێش چاومانە ئەو تەیرانە خوای گەورە من دەژێتەوە ئاوا پۆل دەهاتن کارەکەیان ئەنجامدا چیان دەکرد تەرمیهم بحیجارة من سجیل بە بەردێک کەوا لە قوڕی وشک بووە سجیل واتە لە قوڕێکی وشك بو ببلغي اوي كوا خوي سبحانه وتعالى باس عذاب قوم لوط لسورة هود بازكا وامطرنا عليها حجارة من سجيل لسورة الذاريات دفرمي لنرسل عليهم حجارة من طين كواتا السجيل بريتيا لبردك لقر درسكرا وشك بويتوا إتر ترميهم بحجارة من سجيل بوشيوية خوي سبحانه وتعالى دفرمي أو بالندانا بردیان پێبوو لە قوڕێکی وشک بووە ڕەمیان دەکردواتە لە بۆ ئەوانیان دەهاوێشت هەتا لە هەندێک تەفسیردا هەر بەردێک ناوی ئەو کەسەش لەسەر نووسرا بووکەوە پێی دەکەوی ئیتر لای خوای گەورە هەموو شتێک ئاسانە ئەو جێشە گەور و زەخمە بەو تەیرانە بەو بەردانی ئاخر تەیر چ بەردێشی پێ هەڵدەگیرێ بەو بەردانە لە ناوی بردن فجعلهم كعصف مأكول چیانی لێ بەسەر هینا واتە نەتیجەکەی چی لێ هەد ئەو زەیشە وەکو عەسفێکی مەکول واتە بە چەند شێوەیە لێ دەرێت کە عەسفی مەکول واتە کاتێکەوە مەڕێک یاخود ماڵاتێک دەبدرێتە ناو چێلگەیەک کاتێک کە دەیخوا ئەو گژوجیایە دەخوا ئیتر کاتێک کە دەیخوا دەستە ناو هەناوی پاشان لا حەرجە فی بەیاندین دەیکاتە ڕێخ و فڕێی دەدا ئەو ڕێخەش کاتێکەوە وشک دەبیتەوە پەرش و بڵاو دەبیتەوە بۆ شەوەی باسکرا یانەوەتە کاتێکەوە لە ناو باڵێن پاشماوەی دەغلێک لە ناو کایەک کاتێکەوە ئەو حیوان دەلەوە ڕێ ئەوەی دەیخوا ئەویت کە هەمووی بە پێیەکانی ورد و وەلاژ دەکاتن یاخود ئەوهاش لێک درایتەوە وەکو گەڵای دارێک کە کرم لێی دابی ئیتر خورابی هیچ وەزنی نەمابی هەموو ئەو تەفسیراتانە شتێکمان پێ دەڵێ ئەویش ئەوەیە ئەو جێیشە گەورە و زەخمە کە زۆر فەخر و شانازی بەخۆی دەکرد و فیل لەگە خۆی نابوو خوای گەورە کردنی بە شتێک کەوا خەفیف بوو هیچ وەزن و قیمەتی نەبوو الجەزاء من جنس العمل ئەوەی کەوا خۆی بە گەورە بزانین لە ئاستی خوای گەورە ئەو هاڕی سوای دەکە و لە نەتیجەدا زۆر سووک دەبی هیچ وەزن و قیمەتی نامینێ ئیتر بەڕاستی ئەو پند و ئامۆژگاریانی کەوا لێ وەردەگیرێتن ئەوەیە وهذا في كل من أراد الحق بسوء هر كسيك بيويتن أو حقيك خوا سبحانه وتعالى برياري لسردا بيو بيلان ديجي حق بجيري أو مصير تارا نوسيتي فإن الله تعالى يجعل كيده في نحره خواي قولوادك أو بيلانك أو دايد الرجل لدجي حق خواي قولوادك لزرري خوي توابي خواي قولوادك لزرري خوي توابي وهروها أو حادثة بلغي لسر پێغەمبەرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم خوای گەورە هەر شتێک هەر کەسێک کە ویستبی بێتن کەعبەی پیرۆز تێک بدە بەو شێوەیە ڕیسوای کردیە هیچ جەیشێک نەیتوانێ بچیتن داخلی کەعبەبی بەو شێوە فقط جەیشێک کەوا جەیشی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کاتێکەوە لەو ساڵێک کە خوای گەورە بڕیاردا فەتحی مەکە بکرێت لە دەستی موشریکین ئازادبی خوای گەورە ڕێگای پێدەداتن کە ئەوش بەڵگەیە لسر أويكوا أو مؤيدة للا خواي جورا وكذا فرم إن الله حبس عن مكة الفيل في أنصاص نفرم خواي جورا فيل حبس كر لأن جرى بستنا مكي
وسلط عليها رسوله والمؤمنين. بەڵام خوای گەورە پێغەمبەرەکەی و سەڵاسەم ئیماندارانی مسەلەت کرد لەسەر ئەو جێگایە لەبەرەوەی ئەوان هاتبوون لە بۆ تەکریم و تەعظیمی ئەو شوێنە پیرۆزە، نەوەک لە بۆ تێکدانی وەکو ئەبرەهەی کەوا بەو شێوەیان بەسەر هات. و لەوانەیە لێرەش پرسیارێک دەتبێت باشە جەیشی ئەبرەهە بەخۆی و جەیشەکەی نەسرانی بوون و لەو کاتێکەوە هاتبوون لە بۆ تێکدانی کەعبەی خەڵکی مەکە باڵن قوڕەیشەکان مشریک بوون، ئێدەی هەر کۆچی ئەهلی کتاب باشە لە مشریکین. پاشە لەبەر چی خوای گەورەوەیان تێشکان بە چەند شێوەیەک وەڵام دەدرێتەوە. لەوانە هەندێک دەزانن دەفەرمون لەبەرەوەی ئەو جەیشە زاڵم بوو، باغی بوو، خوای گەورە سوبحانەهو وتەعالا عاقبەتی زوڵم هەروایان لێ بەسەردەینی ئەگەر چی مەزلومەکەش مشریک بی. لە وەڵامێکی دیکە ئەوان هاتبوون کەعبەی بڕوخێنکەوە با بڵێن یاخود وەثەنیەت یاخود ئەو عەقیدەی مشریکەکان ئەوە ئیعتیداءەکە تەعەدا و سنوور بەزاندنەکە لە دژی وحدانیت خوای گەورە سوبحانەهو وتەعالا. ئەو جەیشە هاتبوو حورمەتی ئەو جێگایە بشێنی و هەروە تەعەدا لە خەڵکەکەی بکە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوەی قبول نەکرد و هەروە خاڵی سێمیش لەبەر ئەوەی لەو ساڵەدا با بڵێن پێشەچیە لە بۆ هاتنی لەدایک بوونی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، وەکو ئیبن کەثیر دەڵێ ڕەحمەتی خوای لێبی زمان حاڵی قەدەر وەکەئەنەمە پێمان دەڵێ لەم نەنسوڕکم یا مەعشەڕ القوڕەیش على الحەبەشەتی لخەیریەتیکم عەلەیهم. یا مەعشەڕە قوڕەیش، خوای گەورە وەکەئەنەمە زمان حاڵی قەدەر پێیان دەفەرمی با بڵێن ئێمە ئەنگۆمان بەسەر نەیەخست بەسەر نەسرانیەکان لەبەرەوەی ئەنگۆ لەوان چاکتر نا، وەلاکن صیانەتەن للبەیت العەتیق، بەڵکو وەکو پارێزەرێک وەکو پاراستنێک لە بۆ ئەو بەیتە کەوا بەیت العەتیقە کە سەنوشەرفه ونعظمه ونوەقیره ببعثة النبي صلى الله عليه وسلم. ئەو بەیتە ئێمە ڕێز لەوی دەنین تاوەکو هەر لەو ساڵەشدا زیاتر ڕێزداری بکەین بۆی کەوە پێغەمبەر صلى الله عليه وسلم لەوێ لەدایک دەبی و هەر لەوێن دەرێش دەبێت بە پێغەمبەر صلى الله عليه وسلم. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين.